دەڵێن لە دوای هەر کەوتنێک هەستانەوەیەک هەیە. ڕاستە لەم دیمەنەدا ڕۆژنامەوانێک وەرشەوانێک بەدەما دەخات. بەڵام چەند ڕۆژ دواتر هەموو شتێک پێچەوانە بۆەوە. ڕۆژنامەوانەکە لە کارەکەی خۆی دوورخرایەوە و پەنابەرە وەرشەوانە سووریەکەش لە وڵاتی ئیسپانیا لەلایەن بەرپرسان و یاریزانانی یانەی ڕیال مەدرید پێشوازیەکی گەرمی لێکراو. لە ئێستاشدا لە یانەی خیتافێ دەرفەتێکی کارکردنی بۆ دابین کراوە. دەرفەتی لەو جۆرە کەمتر بۆ پەنابەران هەڵدەکەوێت. ئەم پیاوە ئوسامە عەبدولمەحسینە. لەم ڕۆژانەدا بۆتە کەسێکی ناسراو لەسەر ئاستی جیهان. بەڵام ئوسامە بەتەنها وەرشەوانێکی ئاسایی نییە، بەڵکو لەلایەن پارتی یەکێتی دیموکرات پێیەدەوە کۆمەڵێک تۆمەتی ئاراستە کراوە. بەوتەی پێیەدا ئوسامە کەسێکی دژە کووردە و ئەندامی لقی قاعیدەی سووریا واتە بەرەی نووسڕەیە. ئوسامە لە سووریا ڕاهێنەری تۆپی پێبووە. لە نێوان ساڵەکانی 2000 بۆ 2010 ڕاهێنەری یانەی ئەلفتوەی دەیرزور بووە. پێدە لە ماڵپەڕی فەرمی خۆیدا بڵاوی کردوتەوە. ئوسامە لە ساڵی 2004دا دەستی هەبووە لە کوشتنی زیاتر لە 50 گەنجی کورد لە قامیشلۆ. لە 12 ئازاری 2004دا لە یاری نێوان ئەلفتوەی دەیرزور و جیهادی قامیشلۆدا شەڕ و پشێوی دروست بووە و هێزانەکانی سووریا بۆ کۆنتڕۆڵکردنی دۆخەکە تەقەیان لە هەوادارانی کوردی یانەی جیهادی قامیشلۆ کرد و لە ئەنجامدا زیاتر لە 50 کەس کوژراون. پێدە دەڵێت ئوسامە وەک ڕاهێنەری یانەی ئەلفتوە بەر لە دەستپێکردنی یاریەکە سوکایەتی کردووە بە کورد و لە ناو یاریگاشدا هێزانەکان و لایەنگرانی ئەلفتوەی هانداوە بۆ پەلاماردان و تەقەکردن لە گەنجانی کورد و تەنانەت بەشداریشی کردووە لە کوشتنی گەنجانی کووردا. پێدا ئاشکراشی کردووە دوای دەستپێکردنی جەنگی ناوخۆی سووریا لە ساڵی 2011دا ئوسامە چۆتە ڕیزەکانی بەرەی نووسڕا کە بەلقی قاعیدەی سووریا دادەنرێت و لە ساڵی 2013دا لە ناوچەکانی سەرەکانی و کۆبانێ و ئەفرین بەشداری کردووە لە شەڕی دژ بە کوردانی ڕۆژئاوادا. پێدە دەژڵێت زانیاریان هەیە ئوسامە لە بەهاری 2015دا لە شارۆچکەی گرێسپی نیشتەجێ بووە، بەڵام بەر لەوەی شەڕڤانان بچنە ناو شارۆچکەکەوە توانیوێتی ڕابکات و بچێتە ناو خاکی تورکیاوە. لە ئێستادا ئوسامە عەبدولمەحسین لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکدا ئەکاونتەکەی داخراوە، بەڵام پێدە وێنەیەکی لە ئەکاونتەکەی پێشووی بڵاو کردوتەوە کە تیایدا ئوسامە خۆی وەک لایەنگری بەرەی نووسڕا ناساندووە. لە دوای دەستپێکردنی شەپۆلی گەورەی کۆچکردنی پەنابەرانی سووریا و عێراق بەرەو ئەوروپا بەشێک لە میدیا جیهانەکان باسی ئەو مەترسیەیان کردبوو کە پێدەچێت لە ناو شەپۆلی کۆچبەراندا کۆمەڵێک کەسی تۆندڕەوی سەر بە قاعیدە و داعش بچنە ناو خاکی ئەوروپاوە. تەنانەت داعش بەر لە 2 هەفتە بڵاوی کردەوە نزیکەی 4000 کەسیان لە ناو کۆچبەراندا ڕەوانەی ئەوروپا کردووە. تا ئێستا نە پێدە و نە هیچ کەس و لایەنێکی کوردی ڕۆژئاوای کوردستان لە ئیسپانیا سکاڵای یاساییان لەسەر ئوسامە تۆمار نەکردووە. بەڵام پێدەچێت لە ئەگەری پشتڕاستبوونەوەی زانیاریەکانی پێدا ئوسامە لە ئەوروپا ڕوبەڕووی کێشە ببێتەوە و ئەم جارەیان وەها بەدەمدا بکەوێت کە نەتوانێت هەستێتەوە.